تەکلیفتەکەم نییە بە ساغڵ من تاقانە 11 دانە قسم تیاتوە لە برا و دایک و خوشک و برازە و خاڵۆزە گشتم تیا چوون کەسم نار خۆمە مانای چییە خەڵ پێشی منیش کەسی تیا یانی زەواجی کردە ئیسا و تاقانەیە من تاقانە بە حەسێ و ناکە مانای چییە هینی چێ بزان گرفتەکەی چییە وەڵی تری ئاساکە ئەوەی ئەوگینمانەوەتانی ئەکە ناوێت من ئەو نەفرێکی تیا بچێوە پێی من دوانزەم تیاچەوە وەکی من حەسێوی بۆ بکرێت ئەوەی شیاتە ئیتر هەمەی بۆ پێی قانونەوە پێی نەبرا من ئیستا من ئەو حەمکەم تیاچەوە وەکی نەفەرێ من تێبگە مەعاشێکیشمەدەنی ئەگەر بێشیدەن وڵی خوا قەزاوخانە من تێبگە لەناو ئەوانانەوە ئیستا تۆزێ دوورم لەوانەوە هەیانە بەرکەوتەیە چارەسەری ئێوشە چارەسەرشی بۆ بکرێ ئێوشە چارەسەر نییە کە بۆی بکرێ وە پێی پێویست من خۆم دوورم لەوانەوە نازانم باشتریش بەڵام ئەوانە کە بەرکەوتن و پێی پێویست بەخوا عیلاجیان بۆ ناکرێت هیچیان بۆ ناکرێت وەڵا حکومەت نازانم خۆی حەسابی بۆ ئەوانم بۆ کە یەک و دووە نیشیان بی حەسابی ئەوەیەکە بۆ گشتمان نەگەر بۆ یەکێکمان بەڕێزان ئێمە وەک تاقانەکانی جینۆسایدی کوردستان ئێمە ئەو تاقانانین یاداشنامەی تاقانەکانی کوردستان بەڕێزان تاقانەکانی جینۆساید ئەو کوڕکچانین کە زەرمەرترین کەسی ئەم هەرێمەین و هیچ کەس بەقەدەر ئێمە باجی کوردبوون و شۆڕشی کوردی نەداوە هەردوو تاوانی جینۆسایدی ئەنفال و کیمیابەراندا جگە لە سەرۆت و سامانەی کە هەمان بووە سەرجەم ئەندامانی خێزانەکانمان لەدەستداوە کە بریتی بوون لە دایک و باوک و خوشک و براکانمان تەنها خۆمان ڕزگارمان بووە لە تەمەنی منداڵی و هەرزەکاریدا ڕۆژگارێکی زۆر سەخت و تاڵیمان بەسەر برد لەبەر زۆری قوربانیەکانمان و ڕابردووی پڕ لە نەهامەتیمان هەوڵێکی زۆرماندا تاکو یاسایەکی تایبەت بە تاقانەکانی جینۆساید دەربکرێت لە نەهامەتی هەوڵێکی زۆرماندا چەندین ماف و ئیمتیازێکی تێدا جێگیر بکرێت و بۆ ئێمە لە ساڵی 2015دا پەرلەمانی کوردستان یاسای تاقانەکانی جینۆساید دەرچوو بەڵام ئەو یاسایە جگە لە هیچ ماف و ئیمتیازێک بۆ ئێمە تێدا نەبوو بە شێوەیەکیش پێناسە بۆ تاقانەکانی جینۆساید کرد و کەسەدان کەس دەکاتە تاقانە لە زۆری ڕۆوە وەکو ئێمە نین و تایبەتمەندی ئێمەیان تێدا نییە ڕێژەمان لە 170 کەسەوە زیاد بۆ چەندین سەدان کەس دەکات بۆ ئێمە تاقانەکانی هەڵەبجە و ئەنفال ئەو یاسایە ڕەت دەکەینەوە ئەگەر بەم شێوەیە ئێستا بێت و ئەو ناسنامەیی بۆ تاقانەکانی جینۆساید دەردەکرێت نامانەوێت و چونکە نەشتێکی تایبەتمەندی بۆ ئێمە هەیە نە هیچ ماف ئیمتیازێک لە خۆ دەگرێت بەڕاستی 5 ساڵە وەزیری شەهیدان بەڵێنی بێکردانمان پێدەدات بۆیە خۆی وەزارەتەکەیشی هیچ متمانەیەکی لە ئێمە نەماوە و چەندین جاریش لە ڕێگەی سەرۆک و پەرلەمان و پەرلەمانتارانەوە هەوڵی هەموارکردنەوەی یاسای تاقانەکانمان داوە بەڵام بەداخەوە ڕازگۆ نەبوون لەگەڵماندا بەرپرسانی ئەم هەرێمە دەبوایە بە شێوەیەک خزمەتی ئێمەیان بکردایە وەک نمونە سێربکردنایەن بەڵام زۆر بەداخەوە ئەمڕۆ ئێمە خۆزگە دەخوازین بەقەت خائین و ئەنفالچیەک ڕێزمان لێ بگیرێ و خزمەتی مادی و معنەویمان بکرێت لەگەڵ ڕێزدا تاقانەکانی ئەنفال و کیمیابەرانی هەڵەبجە 20/8/2024